هۆکاری ڕەشبینی لەگەڵ خۆتانە، هۆکاری ڕەشبینیتان، هۆکاری نەهامەتیتان، هۆکاری دەردەسەری و بەڵاو موسیبەت کە بەسەرتان بێ لەگەڵ خۆتانە هۆکارەکە. يعني چی براکانم؟ يعني سبب فلاحك ونجاتك من نفسك وليس من غيرك، تتشاءم بغيرك. هۆکاری نەجاتبوون لە خۆتدایە. ئیمان بێنە و عەمەلی ساڵحت هەبێ بەختەوەر دەبی، ئیمان ناهێنی و کافر دەبی ئەوە خۆی گەورە عقوبەت دەدا. طائركم معك. بۆی براگیان زۆر جار دەبینین يعني هناك من يتطير بالغير سواء بالأيام أو بالطيور أو بالأشخاص أو بالأحجار أو بالأشجار. أما چییە؟ تطير بشخصي خۆت. کاکە ڕۆژ چوارشەمبێ یا سێشەمبێ یا دووشەمبێ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ بەخوا ئەمڕۆ چوارشەمە، ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە. بۆ ڕۆژی ڕەشە پێم بڵێ ئەم مانگە مانگی سەفەرە بە کەڵک نایە، ئەم مانگە مانگێکی شومە وانییە برا هیچ بەخوا مانگ هیچ پەیوەندی بەوە نییە. شومێتەکە لە خۆتدایە، لە خۆتدایە. هەر ڕۆژێک نوێژی بەیانی نەکەیت بزانە تۆ سەبەبی شومی بۆ خۆت ئەم ڕۆژەت لە شەقاوەت و تەعاسەت و بەدبەختی و ناڕەحەتیدا دەبێتە سەر. بۆ یەخەی ڕۆژ دەگری خۆت یەخەی خۆت بگرە. من صلى الفجر في جماعة فهو في ذمة الله. لا تصلي الفجر في جماعة وتتشاءم باليوم وبالطيور وبكذا وكذا. بخت كواتا السبب سعادة خوتي والسبب تعاستي خوتي. قل هو من عند أنفسكم. خوت كاك ظروفك كمان وايا روزگارك كمان وايا خلقك اي خوت كاكا اگر خۆت باش بیت، ئەگەر خۆت باش بیت واللهی خوا بەختەوەرت دەکا ئەگەر لە ناخۆشترین ظروف و لە ناو خراپترین خەڵکیشدا بیت کە خۆت باش بیت، کە خوایەکی عادلمان هەیە زوڵم ناکات.